حتى يك جماعة بيجي أمير شو نشلن وجبوت كابي قال لها سبال بكم آيل خدري تجخر كرم شبانك يقب كلابه ليخ بجمال زیاد حەڵەب ئەو شاخەی لە حەڵەب نەچەمایەوە فەرماندەیەک بە بڕوانەمەی دکتۆرە و ڕۆحی پێشمەرگەیەکەوە لە زانکۆکانی ئەڵمانیاوە بۆ سەنگەرەکانی شێخ مەقسوود گەڕایەوە. لەو کاتەی تەنی جەنگ ئاسمانی شاری حەڵەبی دەتەنی و هەموو جیهان چاوەڕوانی تێکشکانی ئیرادەی گەڕەکە کوردنشینەکان بوون. ناوێکی درەوشاوە لە کۆڵانەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیەدا دەنگی دایەوە و بۆ مۆتەکەی هێزە دەگیرکەرەکان و چەتەکانی جۆڵانی. ئەویش فەرماندا دکتۆر زیاد حەڵەب بوو کە مێژوێکی پڕڕەشکۆی بۆ نەتەوەکەی تۆمار کرد. ساڵە 1988 لە عافینەوەتە دنیای ناوێ منی ماڵ زیاد قەدورە. فەرماندا زیاد حەڵەب نمونەیەشی دەگمەنی قوربانیدان و نیشتیمان پەروەری ڕاستەقینەیە چونکە دوایی بەدەستێنانی بڕوانەمەی دکتۆرە لە زانکۆی ماینزی وڵاتی ئەڵمانیا هەموو ژیانی ئارام و پڕ لە دەرفەتەکەی ئەوروپای جێهێشت و گەڕایە بۆ ناو جەرگەی مەترسیەکان تا لە ساتارە چاران و سازەکاندا ببێتە قەڵغانێکی پۆڵاین بۆ پاراستنی خاک و ناسنامەی نەتەوەکەی. أف بريار مايا حيا أف شربان حيا أف هفال أف قلب به أمير بربن ما نهار بريارة مني زايد دربي بريارة مني برنيني. دکتۆر زیاد بەو ئەقلێتە ئەکادیمیە قوڵی کە هەیبوو تەنها فەرماندەیەکی مەیدانی نەبوو بەڵکو وەک ئەندازیارێکی لێهاتوو سیستمی بەرگەری گەڕک بە گەڕک و تۆڕەنهێنیەکانی بۆ پاراستنی حەڵەب تا ڕشت بە جۆرێک کە هەموو ماڵێکی کردە قەڵایەک و خەوی لە چاوی تۆندڕەوەکان زڕاند و بە جیهانی ڕاگەیاند کە فەرهەنگی بەرگری کورد و وشەی ڕاگواستن ناناسێت و تەنیا بە شەهید بوون لەو خاکە دەردەچن چونکە کەرامەتی مرۆڤی کورد لە حەڵەب نافرۆشتێت. حوالي زياد شهيد كان بالعالم كيف بمرق بالكرمانج كيف بمرق خلص أطلقنا هناك كرمانج ما تشتكم. زیاد حەڵەب لە دوواساتەکانی ژیانیدا کاتێک تەکفیریەکان بە هەموو هێزیانە و هێرشان دەهێنا لە پێشەوەی سەنگەرەکان وەک شاخێکی چەسپا و ڕاوەستا و ڕەتی کردەوە پشت لە گەلەکەی بکات تا ئەو کاتی بەسەر بەرزیەوە تێکەڵی کاروانی شەهیدان بوو خوێنی پاکی بۆ چەخماخەیەک بۆ گەرمکردنی کوورەی شۆڕش و پاراستنی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە. ئێستا ناوی ئەو وەک سیمبولی ڕۆشنبیری و تێکۆشەر و فەرماندەیەکی چاونەترس لە ئاسمانی مێژووی کوردستاندا بە گەشاوەی دەمێنێتەوە و دەبێتە ئیلهام بەخش بۆ هەموو ئەوانەی کە بڕوایان بە ئازادی ومانەوە هەیە لە سەر خاکی با و باپیرانیان.